بە ناوی کۆمپانیای ئەمین لەسەر ڕێگای گوێر واتە جوگرافیای گوێر و ڕووداوەکە ڕووداوێکی بچووک نەبووە، ڕووداوێکی گەورە بووە و بەداخەوە کە زیانێکی زۆری مادیمان نەبوو لەم ڕووداوەدا بە مەزندەی خاوەنی کەرتەکە زیاتر لە 400,000 دۆلار لە چاپی ئەمریکی زیانی بۆ دروست بووە. ئێمە دوجار کە لە راپۆرتی خۆمانەیە دەقیقتر تێنووسیەکەین و لەم ڕووداوەدا بەداخەوە زامداربوونمان هەبووە. سێ کارەکتەر واتە دوو کارگوزاری خۆی و کارمەندێکی ئێمە بە جۆرێک لە کارکردنا دووچاری زامداربوون هاتووە و یەکێک لە کارگوزارەکانی ئەم کۆمپانیایە بە شێوەیەکی سووتان و بابەتی زامداربوونی لە ساسی بۆ چل و دوجار ڕەوانەی بابەتی ئەمەرجەنسی کراوە و ئێمە بە 11 تیم کارمان کرد. هەڵبەت ئاریشی ئێمە لەم ڕووداوەدا خێرایی گرگتن بوو و کاژمێر 2-30 خولەک ئاگرەکە دروست بووە و ئێمە نیو کاژمێر دواتر کە پەیوەندیمان پێوە گیراوە و تیمەکانمان ڕایەڵە کردو بۆ سەکۆر و داو